ئێمە لێرەوە سێ داواکاریمان هەیە. یەکەم، یاسای ژمارە 4 تایبەت بە زیندانیانی سیاسی عێراق پێویستە لە کوردستاندا جێبەجێ بکرێت بە تەواوی مافە یاسایی و شایستەکانیانەوە لە پاداشت و مەنحە بۆ سەرف بکرێت و هاوشێوەی زیندانیانی سیاسی هەموو عێراق. دوو، کۆنگرەی شەرعی بۆ زیندانیانی سیاسی ببەسترێ. سێ، لیستی زیندانیانی سیاسی لە کەسانی ناشایستە پاک بکرێتەوە. ئێمە گرفتمان زۆرە لەگەڵ ئەم سیستمی کە لێرە بۆ یاسای زیندانیانی سیاسی کاری پێکرێت لەبەرەوەی زیندانیانی سیاسی لەسەر تاسەری عێراقا ئەو یاسای لە عێراق جێبەجێکرێت زۆر کەم و کوڕیە ئەوەی لە هەرێم بۆ ئێمە جێبەجێ کراوە. هەموو مافەکانمان لێرە زەوت کراوە. هیچ زۆرم بەراوردێک لە نێوان ئێمە و عێراقا نەکراوە. لەوێ یاساکە من حیان زۆر زیاترە، ئیمتیازاتیان زۆر زیاترە تا ئێستا لێپرسینەوەی کوانەوە. دووەم، ئێمە لە ڕووی ژمارەوە ژمارەی زیندانیانی سیاسی لێرە زۆر نادروستە. ژمارەیەکی زۆر کراوە بە زیندانی سیاسی کە بە شێوەی یاسایی ئەمانە زیندانی سیاسی ئەو مافەیان نیە، کەواتە مافەکەی ئێمە ڕۆشتۆ بۆ کۆمەڵی خەڵکی تر. وەکو زیندانیانی سیاسی گرفتمان زۆرە لەگەڵ ئەم حکوومەتەیە، چونکە ئەم حکوومەتە تەنیا شەید و پێشمەرگە و زیندانی سیاسی پەراوێز کرد و هیچ مافێکی نایەتی، هیچ مافێکی خۆمان بەردەست نەکردووە. بڕۆ سەیری خواخواری و عێراقکە بزانە مافی زیندانی سیاسی چۆنە. هەموو مناسباتێ هەموو منحەیەکی خۆیان هەیە، هەموو مانگێ لە کاتی خۆیان موچە وەرەگرن. ئەما منحەیەکیان داناوە بۆ 10 ساڵ، ئیستا بڵاویان کردوتەوە وەڵێ وەڵا ئێمە منحەیە توانین بە یاسایەک بیبڕین. ئەوانە بەس بۆ شتی ئەو شتانە شتی نابەجێ زۆر ئامادەنەوە حکوومەتە.